ئەو هەرگیز دەستبەرداری خەونەکەی نەبوو تاکو لە کۆتاییدا توانی پێی بگات. مۆرگان فریمان یەکێک لە بەناوبانگترین ئەکتەرە ئەفریقی ئەمریکیەکان کە لە 1 حوزەیرانی ساڵی 1937 لە ویلایەتی تینیسی لە خێزانێکی هەژار لەدایک بووە. هەر لە منداڵیەوە ئارەزووی ئەکتەری و سیرکردنی فیلمە سینەماییەکانی کردووە. بەڕای هەژاریەکەیان بەڵام هەمیشە هەوڵی دەدا کە ئەو پارانەی بەدەستی هێنان کۆی بکاتەوە تا بتوانێت سەیری فیلمە سینەماییەکانی پێ بکات. هەمیشەش سەرسامی ئەکتەرە بەناوبانگەکانی وەک گاری کوپەر و سپێنسەر ترەیسی بووە. فریمان کاتێک دەگاتە تەمەنی لایەتی دەچێتە سەربازی. ئارەزوو دەکات لە هێزی ئاسمانیدا دەست بەکار ببێت و ببێتە فڕۆکەوانی فڕۆکەی جەنگی. بەڵام دواتر هەست بەوە دەکات کە سوپا خەونی ئەو نییە، چونکە ئەو نەیدەویست کە هیچ کەسێک بکوژێت. وەیە بڕیار دەدات کە واز بهێنێت. لە ساڵی 1959 دەگەڕێتەوە هۆلیوود بۆ ئەوەی خەونەکەی تری بەدی بهێنێت کە ئەویش بوون بە ئەکتەر بوو. لەو کاتەی بڕیار دەدات بەرەو بەدیهێنانی خەونەکانی بڕوات چەندین کۆسپی گەورە دێنە پێشی، بەڵام ئەو هەر بەردەوام دەبێت. دواتر لە ساڵی 1970 لە یەکێک لە بەرنامە تەلەڤیزیۆنیەکاندا دەردەکەوێت. بەرنامەکە تایبەتە بە چۆنیەتی پەروەردەکردنی منداڵان، چۆن بتوانین وایان لێ بکەین کەوانەکانیان بخوێنن. بەو شێوەیە لە ڕۆڵە لاوەکیەکانی بەردەوام دەبێت. لە ساڵی 1970 ڕۆڵی زیندانیەکی شێت دەبینێت لە فیلمی بروباکر، بەڵام لە دوایەوە هیچ فیلمێکی تری بۆ پێشنیار نەکرا کە ڕۆڵی تێدا ببینێت. وێڕای ئەوەی ئەوڵێکی زۆری دەدا، بۆیە بە ناچاری دەگەڕێتەوە بۆ کار لە تەلەڤیزیۆندا. لە پاڵەوەشدا چەند ڕۆڵێکی کەمی دەبینی لە فیلمەکاندا. لە ساڵی 1970 بەختی مۆرگان فریمان کرایەوە، لەو کاتەی کە هەلی ئەوەی بۆ هاتە پێش لە فیلمی ستریت سمارتدا ڕۆڵ ببینێت کە ئەوەش فیلمێک بوو لە ڕووداوێکی ڕاستەقینەوە وەرگیرا بوو. بەوەی ئەو فیلمەشەوە ناوبانگێکی زۆری بەدەستێنە. بەوە هێشەوە دەبێت یەکێک لەو ئەکتەرانەی کە دەپاڵێورێت بۆ بردنەوەی خەڵاتی ئۆسکار، هەروەها چەند خەڵاتێکی تریش. ئەو فیلمەش بووە خاڵی دەستپێکی ژیانی هونەری فریمان. لە دوای ئەو فیلمە چەندین هەلی زێڕینی بۆ هاتە پێشەوە، هەمووان بە ڕۆڵبینینەکەی سەرسام دەبوون. یەکێک لەو فیلمانەی تر کە ڕۆڵی تێدا بینی درایڤینگ میس دەیسی بوو کە بەهۆیەوە دەبێتە خاوەنی خەڵاتی ئۆسکار. فریمان بە دەنگە سەرسڕهێنەرەکەی بەناوبانگ بوو و هەندێک جار دەنگی بەکاردێنرا بۆ پێشکەشکردنی دەستپێکی فیلمەکان، هەروەها وەکو دۆبلەرێکیش کاری دەکرد. یەکێک لە بەناوبانگترین ڕۆڵانەی کە فریمان بینی بریتی بوو لە ڕۆڵی نێلسۆن ماندێلای سەرۆکی باشووری ئەفریقا کە بەهۆی ئەو فیلم و ڕۆڵە کاریگەرەکەیەوە بووە خاوەنی خەڵاتی ئۆسکار بۆ باشترین ئەکتەر. بەو شێوەیە سەرکەوتنەکانی فریمان بەردەوام دەبێت. لە ساڵی 2016 لەلایەن بارەک ئۆبامای سەرۆکی پێشووتری ئەمریکا مەدالیای نیشتیمانی هونەری پێدەبەخشێت. فریمان کەسێک بوو سەر بە هیچ ئاینێک نەبوو، هەر کاتێکی ژەو پرسیاریان لێ دەکرد وەڵامی نەدەدایەوە، بەڵام دواتر دەنگۆی ئەوە بڵاو بوویەوە کە فریمان سەر بە ئاینی ئیسلامە. لە دوایەوەی سەردانی میسر دەکات. زۆر سەرسام دەبێت کاتێک بانگ دەدرێ و خەڵکی دەچن بۆ نوێش. دواتر فریمانەوە ڕەت دەکاتەوە و بازدەوە دەکات کە وەک هەموو ئاینەکانی تر ڕێز لە ئاینی ئیسلامیش دەگرێت. بەو شێوەیە مۆرگان فریمان تاکو ئێستا بە بەناوبانگترین ئەستێرەی سینەمایی جیهانی دادەنرێت. خاوەنی ئاوادارێکی زۆرە، نمونەی کەسایەتیەکە کە هەرگیز دەستبەرداری خەونەکانی نەبووەتەوە تا گەیشتووە بەو ئاستەی کە ئێستا هەیەی.